سڵاوتان لێبێ خۆشحاڵ و بەختەوەرم بۆ جارێکی دیکە دەبمەوە میوانی ماڵەکانتان لە بەرنامەی بەسەرهات درێژە دەدەین بە گفتوگۆکانمان هەر درێژەی بەشی یەکەمە بێ لەگەڵ مامۆستا نەجمەدین گلی تێکۆشەری دێرینی باڵی مەکتەبی سیاسی. ئێمە لە بەشی یەکەم لەسەر کۆمەڵێک وێزگە لە ژیانی مامۆستا وەستاین لەوانەش لە ساڵانی 1957 و 58 و 59 و هەروەها ساڵی 1961 لە کاتی ڕاگەیاندنی شۆڕشی ئەیلول و هەروەها ئەو ئەرک و بەرپرسیارەتیانەی کە مامۆستا لە ساڵانی 1963 و 64 هەی بووە. ئێمە لە بەشی یەکەم گەیشتنە ساڵی 1964 و دروستبوونی کێشە و ناکۆکیەکانی نێوان باڵی مەکتەبی سیاسی و باڵی سەرکردایەتی لە ناو پارتی. بەڵێ مامۆستا درێژە بە گفتوگۆکانی هەڵقەی پێشومان ئەدەین کە گەیشتینە ئەو ناکۆکی و ململانیانی کەوا لە ناو پارتیدا دروست بوو لە ساڵی 1964 لە نێوان باڵی مەکتەبی سیاسی و باڵی سەرکردایەتی. بەخێربێ. زۆر سپاس. ئێمە باسی ئەوەمان کرد کە چۆن ئەو ڕووداوانە ڕوویدا لە 64 ئەوە بۆ مەکتەبی سیاسی هەوڵیدا کەوا ئەو بەیانەی بینی عەبدولسەلام عارف و خوالی خۆشبوو مەلا مستەفا هەندێک بۆچوونی تایبەتی هەبوو لەلایەن مەکتەبی سیاسیەوە. مەکتەبی سیاسی مامۆستا برای محمد بەڕەحمەت بێ سکرتێری حزب بوو، چون بۆ لای مەلا مستەفا لەگەڵ دکتۆر عەزیز شەمزینی ئەیش ئەندامی مەکتەبی سیاسی بوو بۆی تێبگەن ئەم بەیانە چۆن دراوە، چووکەم بەیانەکە بەبێ ئاگاداری مەکتەبی سیاسی ئەو ئیتیفاقە کرابوو کە چۆن مەلا مستەفا وتبووی پیان من وەکو ڕئیسی حزب ئەو قەرارەم داوە، حزبیش پێ مامۆستا برایمیش وتبووی تۆ ڕاستە ڕئیسی حزبی بەڵام ئەوایە مەکتەبی سیاسی دانیشتنێکت بکردە لەگەڵ مەکتەبی سیاسی هەتا بگەیشتمانە ئامان، چووکەم بەیانەکە هیچ مافێکی کوردی تیا نەبوو و هەروەها دیموکراسیەتی عێراقی تیا نەبوو، هەر مجرد بەیان بوو. عەبدولسەلام عارف هەتاکو مابوو نەیەوت کوردستان ئەوت شمال عێراق متەمەڕدینی الئەکراد حتاکو ئیعازی دابوو جێشەکە هەر متەمەڕدینەتان گرت وای لێ بکەن. طبعا هەندێک ناخۆشی تووڕەبوون ڕوویدا دوای برای محمد گەگەڕایەوە بە ڕەحمەت بێ لەگەڵ عەزیز شەمزینی بڕیاریاندا کۆنفرانسی حزب ببەستن. طبعا من خۆم لەو کۆنفرانسە نەبووم، 67 ئەندام ئامادە بوون، مام جلال نەبوو، عومەر مستەفا نەبوو، ناهیدە شێخ سەلام نەبوو، وابزەم ساڵح سوێش نەبوو، لە ئامادە نەبوو لە کۆنفرانسەکە چکم مام جلال پێشمەرگەکانی کۆ کردەوە، جەولەیەکی پێشمەرگەی کرد لە مەنتقەی جەباریەوە بۆ بەدەربەندی خان و کە کۆنفرانسەکەی کرد ئەو کۆنفرانسە بڕیاریاندا ناڕەزایی بوون مامۆستا برای محمد بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ کەوا باسی ئەو بۆچوونە و ئەو ڕووداوە و ئەو ئیتیفاقەی کرد. هەموو قەراراتی کۆنفرانسەکە بەڕێز کاک کەمال محێدین لەگەڵ عەبدولڕەحمان ڕووتە بردیان بۆ مەلا مستەفا، بەڵام خوالی خۆشبوو مەلا مستەفا ئەو بڕیارانەی پێ باش نەبوو و هەروەها ئەوانیش مؤتەمەرێکیان بەست. ئەوان مؤتەمەریان بەست قەراریاندا هەر کەسێ لەو مؤتەمەرە حازر نەبێ تەڕدیان کرد لە حزب. کۆنفرانسی تیماریش هەروەها کۆنفرانسی ماوەت هەروەها عینی ڕوودا و ڕوویدا ئەوانش ئەوانەی ڕازی نەبوون بەو کردەوەیە. ئیتر ئیشەکە وای لێ هات بوو بە شەڕێکی براکوژی زۆر بەداخەوە، خوێن زۆر ڕشت لە هەردوو لە پێشمەرگەی ئازا و چالاک چی پارتی بێ چی یەکێتی بێ ڕووداوێکی دڵتەزیێن بوو بە نسبەت میلەتەکەمانەوە. ئەوەی دەکەین جارێکی تر شتی وا ڕوو نەدات و هەموو گیر و گرفتەکانی کورد چارەسەر بکرێ بە گفتوگۆ و بە دایالۆگ و بە بێشەڕ. مامۆستا ساڵی 1966 خولێکی کادرانەوە بزانم لە بەغدا بەڕێوە ئەچێ، ئەو خولە چۆن بوو؟ ئەو خولەوە بزانم 2 مانگە خایەنێ بەڕێستی شوا بزانم تێیدا بەشداریت کردووە. ئەو خولە ئامان چی بوو لەو خولە؟ ئێمە طبعا لە دوای 66 بەحسی بیدایی 66 بۆ بکەم لە 13/4 66 عەبدولسەلام عارف لە هەلیکۆپتەر کەوتە خوارەوە کۆتایی بەژیانی هاتەوە. اینجا مشتومڕێکی ڕوویدا لە نێوان عەسکەریەکان و مەدەنیەکانە. عەسکەریەکان هەوڵیانەدا
ڕئیس جمهوری عسکەری بێت ضابط بێت یعنی مەدەنیەکان هەوڵیانەدا مەدەنی بێت ئەو کاتە کێ مڕەشح بوو لە مەدەنیەکان عەبدوڕەحمان بەزاز عەبدوڕەحمان بەزاز دکتۆرای هەبوو لە یاسا پیاوێکی زانا و مسەقف و ئوستادی جامیعیش بوو بەڵام لە مشتومڕی عسکەریەکان سەرکەوتن لە هەفتەی 4/66 عەبدوڕەحمان برای عەبدوسەلام عارف بوو بە ڕئیس جمهوری عێراق لە 18ی 4/66 عەبدوڕەحمان عارف بوو بە ڕئیس وزرای عێراق طبعا ئەم عەبدوڕەحمان عارف لەو کاتە شەڕێکی زۆر خوێنایی ڕوویدا لە شاخی هەندرێن حکوومەتی عێراق کەس بوو لاواز بوو و عەبدوڕەحمان عارف خۆی وەفدێک چون بۆ لای خوالی خۆشبوو مەلا مستەفا بۆ تەفاهم و بۆ شەڕاگرتن ئەو شتانە بەڵام تەفاهمیان نەکرد گەڕانەوە کە گەڕانەوە عەبدوڕەحمان عارف ئیتیساڵی کرد لەگەڵ حیزبە ئەو کاتە بەڕێز خوالی خۆش بوو کاک حلمی عەلی شەریف لە بەغدا بوو کاک حلمی پیاوێکی مسەقف و خوێنەوار و ئەوڵی مەکتەبی سیاسی بوو ئاگدار حزبی کردەوە کەوا پەیوەندیان لەگەڵمان کردووە بۆ گفتوگۆ حزبیش مانعی نەبوو لەبەرەوەی حزب هەوڵێدا هەر چۆنێ بێ هەندێ ماف بۆ کورد بەدەست بێنێ و ئەو کاتە کاک حلمی کەوتە گفتوگۆ لەگەڵیانە وەتوانی هەندێ ماف مەسەڵەن دەرکردنی هەموو بەندەکان گەڕانەوەی ئەو کەسانەی کە دەرکراون خوێندنی کوردی ببێتە کوردی و جەژنی نەورۆز وەکو جەژنێکی نەتوایی حساب کرێ ئەمە بەپێی ئەو ڕێکەوتنە بوو کە با بڵێن باڵی مەکتەبی سیاسی حکوومەتی عێراقیە ئەنجام ئەمە ڕێکەوتنی ساڵی 1966 بوو کە کۆمەڵی دەستکەوتی هەبوو لەوانەش بۆ نمونە ئەو دەستکەوتانە بوون ئەم دەستکەوتانە دامەزراندنی کەناڵی کوردی نه ئەوەی لە کاتی 68 ئەمە لە 66 باش گەڕانەوەی دەرکراوەکان مۆزەف و کرێکار و ئەوانە دەرکردنی بەندەکان جەژنی نەورۆز بکرێت جژنی نەتەوایەتی هەڵگرتنی زەخسیش لەسەر ئابووری کوردستان ئەمە دەستکەوتی ئەو ساڵانە بوو کە ڕێککەوتین لەو کاتە حزب قەراریدا دەورەیە کادری بکاتەوە لە بەغدا ئەو دەورە کادریە 20 کەس ئامادە بووین من کوڕێکشیم لەگەڵا بۆ بەڕەحمەتی مرد بەکرعلی 20 کەس بووین من مراقبی دەورەکە بووم لە بەغدا بۆ 2 مانگ دەورەمان کرد مامۆستاکانمان مامۆستا حلمی عەلی شەریف بوو ڕۆژی عەلی شەریف بوو خەریجە وانە بوو مام جەلال بوو عولەما بوو مامۆستا ئیبراهیم بوو دەرسی پرۆتۆکۆلیان پێمان نەدا منهەجی حزب چۆن دەتوانی مفاوەزات بکەی چۆن دەتوانی منهەجی حزب جێبەجێ بکەی بەو ئوسلوبە ئێمە ئەو 2 مانگە ئەو دەرسەماندا هەموو کوردستان بەشدار بوو هەولێردەوە کە سلێمانی خانەقین بەڵێ مامۆستا بزانم لە ساڵی 1967 جەنابەت چاوت بە سەرۆکوەزیری ئەو کاتی عێراق بۆچی بوو؟ بەڵێ حکوومەتی عێراق هەموو کرێکارە کوردەکانی لە شەریکەی نەو دەرکرد دەریانی کرد ڕاتبەکەی پیانەدا لەکوێ لە بازار مع العلم کرێکارە کوردەکان و فەنیە کوردەکان دەورێکی باڵایان هەبوو لە ئینتاج
شەریکەی نەوت خبریان هەبوو ماوەیەکی زۆر کرێکار ئیشیانە کرد بەڵام حکوومەتی عێراق بە ناوی ئەمن و بە ناوی ئەوەی ئەمانە غیر مەرغوبن دەرانی کرد لە دەرەوەی شەریکەی نەوت مەعاشەکەی هەدا پێیان ئەمەش ئاگاداری حزبمان کردەوە وتمان ئەمە شتێکی ڕەوا نییە خەڵقی خبرەی هەیە و ئینتاجی عێراق کەمەکە و دەستکەوتی کەمە بێت و خەڵقی نوێ ئەو تازە ئەو خبریان نییە ئەو ئینتاجە ناتوانن بەدەست بهێنن حزب داوای کرد لە ڕئیس وزەرا وتی برادێک وانە لە کەرکووک ئەوێ بۆ مقابلە وعدی بۆ من سن منش لەگەڵ کاکەماڵ محێدین بەڕێز کاکەماڵ محێدین چوومان ئەو کاتە ڕئیس وزەرای عێراق ناجی تاڵب بوو ناجی تاڵب وا بزانم ئەسڵە خەڵقی ناسڕێشە کە چوین بۆ لای لە مجلیسی هین بوو مەقەڕەکەیان لە بەغدا کە چوونە ژوورەوە ئەهلەن وەسەهلەن بەخێر بێن تفەضەلوا وتی بەخێر بێن چۆنن بە عەرەبی قسەیەکە تەبعاً وتم من هاتوومە نوێنەری کرێکار و مۆزەفەکانی شەریکەی نەوتم تا ئێستا حکوومەت هەموو کرێکار و مۆزەفەکانی دەرکردووە معلەم ئەمانە صاحب خبران صاحب تەجروبەیەکی چاکن و قازانجی عێراق نییە ئەمانە لە دەرەوە بن و ئیش نەکەن و مەعاشەکان بدەن پێ بەڕێی من داواکەم لە بەڕێزت بگەرێنە سەر ئیشوکاری خۆیان و بۆ ئەوەی دەستکەوتی هەم عێراقە هەم خۆشیان ئیشوکارەکان پەرە پێدەن ئیتر وعدی داوتی ئینشاءڵڵا بەڵام جێبەی شەی نەکرد کێشەکەیان هەرمایەوە و کێشەکان مایەوە جا دوای زۆربیان نەقل کردی بۆ ڕوومادی و بۆ هەولێر و بۆ ئەملا ئەولا و هەندێکیانیان لیان گرت و مامۆستا هەر لەبەرەوە بوو کە کورد بوون لەبەرەوەی کورد بوون یعنی لەو کات حکوومەتەکان ئاوها کەوتونە دژایەتیکردنی حکوومەتی عێراق لە وەختی سەعید قەزازەوە هەوڵی داوە تەعریبی کەرکووک بکە ئەمە شتێکی تازە نییە هەوڵی داوە تەعریب بکرێن و بەڵام حتا مەقولەیەکی سەعید قەزاز هەیە جەماعەتێک لە چەمچەماڵ و چین بۆ لای ئەڵێن ئێمە ئەمانەیە بمان خەیتە سەر سلێمانی سەعید قەزاز دەڵێ ماوەیەدا ئیتر بەعز کە دێتەوە سەر حکووم وا بزانم تۆزێ بە نەرمونیانی و شت ئەوێ لایەنەکان بەگشتی لە خۆی ڕازی بکە ئەوانە لەگە کووردا چۆن مامەڵی کرد حزبی بەعز جاری دووەم کاتەوە سەر حکووم حزبی بەعز کە هات سەر حکوم لە حەفدەی تەمووی ساڵی 1968 ئەو کات ئێمە هێزمان هەبوو قووەتمان هەبوو باعتیبار ئێمە لە 66ەوە تر بە ئاشکرا لە ناو شار بوون و حزب بوو مەقەڕمان هەبوو منمان هەبوو حزب کە هاتن پێویستیان بە ئێمە بوو پێویستیان هەبوو و ئێمەش لەبەر ئەوەی هەندێ دەستکەوتی کورد بێ و بتوانین خزمەتی میلەتەکەمان بکەین مانەعمان نەبوو بەڵام بە مەرجی جێبەجێکردنی داخوازیەکانمان هاتنە سەر حکوم و هەوڵیان نەدا حزبی بەعز خۆیان وا پیشان میلەت بدەن وەکو 63 خوێن ڕێژ نەبن خەڵک دەربەدەر نەکەن ماڵی خەڵک نەڕوخێنن بەڵام خەڵکەکە بڕوای پیان نەبوو هەر ئەترسا
چکە ئەمانە عینی حزبن بەڵام ئەوان هەوڵیاندا ئەو بۆچوونەی خەڵقە تۆزێک کەم بکەنەوە بۆ ئێمەش هەوڵماندا دەستکەوتەکانمان گەڕانەوەی کرێکاران و مۆزەفان بوو دەرکردنی هەموو سزەکان بوو خولێ بکرێتەوە بۆ لە دەرچوان بۆ ئەفسەران و فۆزات فعلم ئێمە چەند کەسێکمان کردە زابطم و فۆز و شتی زانکۆی سلێمانی دروست بوو ئەمە باڵی مەکتەبی سیاسی کردی مامۆستا بەڵێ بەڵێ دامەزراندنی عربی مەکتەبەکانتانش کردە کوردی بڵێ هەموو ناویان بەڵام دوای گۆڕیانەوە ئەمە کردیانمە کوردی هەمووی لە ڕووی ڕۆژنامە و گۆڤار و بڵاو کراوە چۆن بوو مامۆستا ئەو هەموو هەبوو جەریدەمان هەبوو هەمووی ناڵم ئەم مەتالیبە جێبەجێ کرا وابزانام یەکەم کەناڵی کوردیشە و کاتە دامەزرێت بەڵێ ئێمە ناڵێم ئەو دەستکەوتانە دەدوازە دەستکەوتمان دەستکەوت تا خولی زابطەکان مفۆزەکان لەوانەیە یەکێک لەو کەسانەی کە بوونە مفۆز هەرزانی بوو سێ برادری تر کردە زابوت هینی نووسەرانی کورد دامەزرانی نووسەرانی کورد زانکۆی سلێمانی نقابات ڕئیس نقابات چەند ڕئیسی نقاباتی لە کورد بوو لە کەرکوو مەسەڵەن ناو مەشارێ محەطەی قیتار نازانم کوێ ئەم چەند کرێکاری کورد بوو بە ڕئیس ئیتیحاد نقابات من سکرتێری عامی نقابەی نەوت بووم بەڵێ مامۆستا دواتر لە ساڵی 1970 ئەمجا ڕێککەوتنی یانزەی ئازار مۆرە کرێ لە نێوان حکوومەتی ئەو کاتی عێراق و هەروەها با بڵێن پارتی ئەو کاتە بەدرێژە بۆی باسەکەم بەڵێ ئەم ڕێککەوتنە چۆن بوو ئایا ئەم ڕێککەوتنە درێژەی ڕێککەوتنەکەی ئێوە بوو کە لە ساڵی 1960 و 66 با بڵێن لەگەڵ حکوومەتەیەک لە دوایەکەکان با بڵێن لە عێراق مۆرتان کرد بوو هەر درێژە پێدەری ئەو ڕێککەوتنە نەبوو بۆچی دەنگدانەوەیەکی وا گەورەی هەبوو ئەم ڕێککەوتنە لە یانزەی ئازار حکوومەتی بەعس زۆر ماندوو بوو لاواز بوو ئیمکانیت ەکان و برادرانی کردەوە پێویستە هەموو بەرەو بەغدا بڕۆن ناو شارەکان هەولێر و سلێمانی و دووەک و کەرکووک نەمێنن بەڵام من مامەوە لەبەر چی مامەوە من مەسئولی ناوچە بووم مەسئولی کرێکاران بووم مەسئولی جوتیارانیش بووم حزب داوای کرد لە حکوومەت 4 شورتیان دا پێم 4 شورتە حرسم بوو لە ماڵ بۆ محافظەم و نەک خەڵقی ڕاڕا و بزانم وەکو پارتی هەردوو باڵ بوون یعنی هێشتا بەڵێ هەر دوو باڵ بوون چۆن هەوڵدرا کۆ بکرێنەوە مەسەلەن دەست پێش خەری کرد پێش خەرێکە چۆن بوو بەڵێ بە درێژە باس بکەم کاک عومەر تەلیفۆنی کرد من چۆوتی سبەی دێ بۆ بەغدا بۆ ماڵوان چوومە ماڵ کاک عومەر
عمر محمودی مەلا عزت شازاد سایب وابزانام کاک نوورەدین کاک عمر وتی ئێوە ئەبنە مەسئولی عێراق ئێمە ئەچینە دەرەوە کاک عمر وتی ئێمە لەبەرەوەی ناسراوین کەش بووینە ئێوە بە نهێنی قیادەی حزب بکەن ئێمە شوتمان باشە بەڵام بەمەرجێک ئەو ناوانەی ئەندامانی حزب و چی پار و پور هەیە تەسلیمان بکەن بۆ ئەوەی درێژە بە خەبات بدەین وتی زۆر باشە ئێوە ئێستا بگەڕێنەوە ئێمە خۆمان خەبەرتان پێدەین وەڵا ئێمە گەڕاینەوە لەم بینە بارزانی دەستپێشخەریەکی زۆر نیشتمان پەروەری کرد بەڕاستی فاخر مێرگە سووری نرد بۆ بەغدا کە فاخر مێرگە سووری چوو بۆ بەغدا پەیوەندی لەگەڵ حزبا کرد ئەو کاتە هەموو برادەران لە بەغدا بوون مامۆستا سکرتێری حزب بوو مامجێنەر ئەندام مەکتەب سیاسی بوو علەما ئەندام مەکتەب سیاسی بوو کە سیاسی بوو بەڵام حەلمی عەلی شەریف حزبیش ڕەدی دەستپێشخەرەکەی نەکردەوە وتی شتێکی باشە کۆبوونەوەیەکیان کرد بۆ ئەوەی وەفدێک دابنێن تشکیل وەفدێک بکەن بۆی ئەو وەفدە بچێت لای مەلا مستەفا مامۆستا بزانم جەنابەت ئەندامی ئەو وەفدە ئەبی کە ئەچی مەلا مستەفا ئێمە ناوبڕێک وەرەگرین لە دوای ناوبڕەکە ئەمانوێ بە زیاتر قسە لەسەر ئەو وەفدە بکەیت کە چاویان بە خوالێ خۆش بوو مەلا مستەفا دەکەوێت بەڵێ بەڕێزان ناوبڕێ وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان بەڵێ دووبارە گەڕاینەوە بۆ گفتوگۆکانمان لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا نەجمەدین گلی پێش ناوبڕەکە پرسیاری ئەوەمان لە مامۆستا کرد کە وەفدێک پێکەهێنرێ بۆ ئەوەی کە سەردانی خوالێ خۆشبوو مەلا مستەفا بکەن لە دوای ڕێککەوتنامەی ساڵی 1970 مامۆستا ئەو وەفدەیکەوە پێکتان هێنا کێ ڕۆڵی هەبوو لە پێکهێنانی ئەو وەفدە چۆن چوونە بەغدا ئەو کەسە کێ بوو کە سەرپەرشتی وەفدەکە یەکرد و پێکهێنانەوەی ئێوە یەکرد مامۆستا سپاس ئێمە کە چوومە بەغدا کاک عومەر بەڕەحمەت عومەر دەبابە وتی وەرە ماڵی ئێمە کە چۆم سێرەکەم مام جەلال بەڕەحمەت بێ شازاد سایب جەمال حەکیم ئەحمەدی دادی طەیب محەممەد دانیشتین کاک عومەر قسەی بۆمان کرد وتی ئێوە مەکتەبی سیاسی بڕیاریاندا بوو کە من ئەبێ ئەندامی وەفدەکە بووم چونکە من مەسئولی کەرکووک بووم مامۆستا بەرهەیم و مام جەلال وتبیان ئەبێ نەجمەدین گلیشی تابێ و منیش لەسەر بڕیاری کاک عومەر چووم بۆ بەغدا وتی وەرە ماڵ ئێمە کە چووم ئەو بەرادەرانە دانیشت بوون کاک عومەر وتی ئێوە وەفدێکن بە سۆرۆکایەتی مام جەلال
ڕۆن بۆ لای خواردی خۆشببوو مەلا مستەفا بزانین چۆن ڕێکەکەوین بەڵام هەوڵدن زۆربەی قسەکان مام جەلال بیکە بەئەتیبار مام جەلال شارەزای بارزانیە و ئیش و کاری لەگەڵ کردووە ئێمە شوتمان مانع نییە ئیتر هەر ساین بەرەو فاخر مێژگەسەر ڕۆیشتین فاخر چاوەڕێمانیا کرد مام جەلال وەفدەکەی تەقدیم کرد جەمال حەکیمی تەقدیم کرد شازە سایب چی تەقدیم کرد وتی مام جەلال دوو جار مەحاولەی کوشتنمان کرد لە کەرکووک مام جەلالش دایە باششانمە بە پێکەرین و وتی کاک فاخر مەسمیم کوڕە باشتان نەکوشتووە طبعا ئەم قسەیەکەم بۆ نەک بۆ ڕێکلامیان بۆ شتێک ئەمە واقعەکەیە حەقیقەتێکە وڵا ئیتر وتی مام جەلال حەزەکەم کاک نەجمەدین لەگەڵ من مارسیدیزە سپی هەبوو لە پێشەوە سوار بێ تا کەرکووک مام جەلال وتی مانەعەم نییە مام جەلال لە دوای خانی سوار بوو کتێبێ خوێنیوە وڵا ئێمە سوار بووین ئیتر هاتینە کەرکووک کە هاتینە کەرکووک من داوای ڕوخسەتم لیان کرد وتمە چم خۆمە گۆڕم بەرگی ئەفەندیم لەبەر بوو بۆی بەرگی کوردی بگۆڕم بەرگی کوردیەکەم کردە بەر گەڕام و لایەن وتم فەرمونە من حازرم وتیان با بڕۆین بەرەو هەولێر کە چوونە هەولێر خەڵقی هەولێری زۆر پێشوازەیەکی گەرمیان کرد زۆر پێیان خۆش بوو حتا خەڵقێک هەبوو ئەیوت ئەم ڕێککەوتنە لە بەیانی ئازار مهمتر و گەورەترە چووکەم یەکبوونەوەی کورد پێکهاتی کورد هەمیشە ئەتوانی بگەیتە ئامانجەکانی خۆت بەڵام بە ناکۆکی بە دووبەرێکی کورد ناگاتە ئامانجی خۆی بەڕێی من یانی ئیتر لەوێنانمان خواردنیوە ڕۆ هەڵساین بەرەو حاجی عومەران مام جەلال لە پێشەوە سوار بوو ئێمەش لە دواوە تر ڕۆیشتین ماوەیەک نازانم منطقی ڕایەتە کوێ لە دوورۆ تەپوتۆز و قەڵەباڵق زۆر بوو مام جەلال بە فاخروتی کاک فاخر ئەو قەڵەباڵقەیە چییە فاخروتی مام جەلال ئەمە سعدون غێدان وەزیر داخلی عێراقە لە لای سۆرۆک بەردانەی ئەگەڕێتەوە بۆ بەغا وتی باشە کە گەیشتنە تەنیشتیان ڕاوەستا فاخروتی پێویستە ئەودا پێویستەکە مام جەلال وتی وەڵا ڕۆیشتین گەی هاتنە بەرامبەر ئێمە ڕاوەستان ئەمەش ڕاوەستان کە ڕاوەستان مام جەلال دابەزی سعد و غێدان تێک چوو بە عەرەبی وتی ها جەلال وێن وتی ئەنتە منێن جایی ئەحنا ڕایحینە تۆ لەکوێوە هاتی ئێمەش دەژین بۆ لای ئەو ئامانجی مام جەلال چی بوو لە ئامانجی مام جەلال بە سعد و غێدان بڵێ ئێمەی کورد لە هەموو تەنگ و ناخۆشیەکە یەک ئەگرینەوە ئەتوانین یەک بگرینەوە و ئێمە مانەعمان نییە دووبارە بووینەوە یەک بۆ مەسلحەتی بەرژەوەندی میلەتەکەمان کێوە یاوەری وەفدەکە بوو خۆڵی خۆش بوو درێژ بەردانی بوو سامی مەحموود بوو کاک مەسعود بوو ئیتر بە خێراتین ئێمەیشیان کرد وتیان فەرموو ئێوە کەرەمکەن بڕۆن ئێمەش دێن بۆ لاتان ئێمەش بۆ دەور مەغریب گەیشتینە ماڵی مەلا مستەفا باشە مەلا مستەفا خوا لێی خۆش بوو لەگەڵتانە کۆ ئێمە لە غورفەیە بووین هەمومان نانی مەغریبمان خوارد نانی شاممان کرد شەو ئەبێ بچینە دێوخانەکە یعنی نووسینگەی مەلا مستەفا کە چوین ساعات 12 شەو ڕەحمەتی بەرزانی مقابلەیە کرد ساعات 12 شەو هات کە هات ئیتر مام جەلال لە پێشەوە بوو ئێمەش لە دوای مام جەلال یەکەیەکە یەکەمین پرسیاری لە مام جەلال کرد وتی جەلال عەلی لەکوێیە مەقسەدی شەهیدی نەمر عەلی عەسکەری بوو وتی ئەزبەنی لە بەغدایە
ئیتر هەواڵی مامۆستا بەرای و کاکەمال و هەمووی پرسی مام جەلالێکەیە کە ئێمەشی تەقدیم کرد. ئیتر شەو دانیشتین تا سەعات 2 ئەوها وتیان ئەم شەو هیچ ماندوونێەوە هیراکن باعتیبار لە سەفەر بۆ سبەینە دانیشتین بۆ گفتوگۆکردن لەسەر ڕێککەوتنی حزب چۆن ڕێککەویت دوو لەسەر سێ ئەندامان تێکەڵە بن بە مەرجێک ئەندامانی قیادی هیچ مەسئولیەتی وەرنەگرن، یعنی ئەندامانی ژنی مرکزی ئەو کاتە. دوای 5-6 ڕۆژ تەواو بووین، مەلا مەستەفا بەڕەحمەت بێ بەرامبەرمان دارێکی درێژی بەدەستەوە بوو بە قەڵەمبڕی هەروای لەکە چاکیە کرد. ئێمە توزانین وەڵا کە تەواو بووین لە ماڵیان هەرێکی دارێکی دا پێمان مەلا مەستەفا یەکی دارزغارێکی دا پێمان کە دەرچوین مام جەلال وتی با بچین بۆ لای مەکتەب سیاسیەکە. مەکتەب سیاسی لە خوارەوە بوو، وەڵا برادێک وتی مام جەلال پێویستە، وتی پێویستەکە. ئیتر مام جەلال وتی پێویستەکە ئێمەش وتمان باشە چوین. وا بزانم کاک عەلی عەبدوڵڵا بوو لە بەردەم دەرگای مەکتەبی سیاسی دانیشت بوو هەوا بۆ خۆی، وتی جەلال چیتان کرد بە دەنگێکی بەرزەوە. مام جەلال وتی تەواو لەگەڵ سەرۆک بارزانی ڕێککەوتین. چوونە ژوورەوە محمود عوسمان حەبیب محەممەد کەریم ئەو کاتە سکرتێری حزب بوو، حەبیب محەممەد کەریم دانیشت بوو، بەس تۆزێکین بوون. بەس مام جەلال زوو پیان گەیشت وتی برایەن ئێمە مەسئولیەتمان وەرنەگرتووە، یعنی قیادە، بەس ناوچە و لق و ڕێکخراوە کوردستان و لاوان و کرێکاران و جوتیاران تێکەڵە بینەوە وەکو حزب هاتینەوە بەرەو بەغدا، بەرەو بەغدا هاتینەوە. طبعا ئەم قەراراتانە پێویستی بە کۆنفرانسی حزبەیە، چکەم حزب ئەبێ وا بێ، ئەبێ شتی جەماعی بێ. بڕیار دەرا لە 27/11 کۆنفرانسمان بەست تا 1/12 بە 6 ڕۆژ. ئیتر کۆنفرانسمان بەست لە مەقڕی حزب لە وابزان مەقڕی حزب لە شارە فەڵەستینی بوو. مامۆستا ئیبراهیم کە سکرتێری حزب بوو بە تێر و تەسەری بەحسی مام جەلال بەحسی کرد کە لەگەڵ مەلا مەستەفا ئەم قسەیەمان کردووە و وا ڕێککەوتوینەوە ئیشەکە ئەوهایە. مامۆستا ئیبراهیمیش بەحسی زۆرۆفی عێراق و زۆرۆفی کورد و زۆرۆفی خۆمانی کرد کە حکوومەتی عێراق بێوەفا بوو بەرامبەر هەموو، یعنی بە حزبی بەعس هیچ کاتێک وەفادار نەبووە، هەوڵی داوە هەر بە موئامەرە. مامۆستا دەرەنجام ئێوە هەردوو باڵی مەکتەبی سیاسی و باڵی سەرکردایەتی چۆن پێک هاتن، یعنی بە عەمەلی بەفعلی چۆن پێک هاتن؟ سولسی دوو لەسەر سێ بڕیاریاندا کۆنفرانسمان بەست لە 105 کەس، 93 کەس لەگەڵ بڕیارەکە بوون، 12 کەس لەگەڵ بڕیارەکە نەبوو، 12 کەس. بڕیاریاندا من و کاک نوڕەدین ببینە ئەندامی کارگێری لق، بەڵام ئێمە هەوڵماندا نەبین، وتمان هیلاکین ماندووین. مام جەلال و کاک عەلی عەسکەری و کاک عومەر و مام وتیان نەخێر ئێوە کەرکووکین، ئێوە شارەزای ڕێخستنن، شارەکە ئەزانن، ئەو برادەرانەیە دێن پارتی باعتیبار ڕێکەکەوین، هەموو ئەتوانن یارمەتیان بدەن، ئەتوانن لەگەڵیان بگونجێن. ئیتر ئێمەش داخوازەکەی ئەوانمان ڕەفز نەکرد، قبوڵمان کرد داخوازەکەیان، بووین بە ئەندامی کارگێری لەق و ڕێکخراوەکانشمان هەموو تێکەڵ کردەوە لەگەڵ ناوچەکانە. مامۆستا لە بەرامبەردا حزبی بەعس ئایا جددی بوو لە جێبەجێکردنی 11 ئازار ڕێککەوتنامەی 11 ئازار یاخود هەر کات کوشتن بوو؟ بەڕێی من حزبی بەعس ئەو بەیانەی دەرکرد هەوڵیدا زیاتر کورد دووبەرێکی تێکەوێ، نەک لە بەرژەوەندی کورد، چونکەم هیچ کاتێ حزبی بەعس بەرژەوەندی کوردی نەیستووە. بەڵام دەست پێش خەریەکەی بارزانین خۆلی خۆش بوو و ئامادەبوونی باڵی مەکتەبی سیاسی وای کرد ئەو نیەتە گراوەی حزبی بەعسیان نالە چاڵ و ڕێککەوتنەکە ڕوویدا و
تێکەڵ بووینەوە و جارێکی تر بووینە یەک حزب بوو لەژێر ئاڵای بەنا مستەفا. بەڵێ مامۆستا لە ساڵی 1970 جەنابەت بڕیاری دەستگیرکردنت بۆ دەرەچێت. بۆچی بڕیاری دەستگیرکردن بۆ دەرەچێت و هەروەها تەنانەت قسە لەسەرەوە ئاکرێت کە خەریکە لەسەر جەنابەت شەڕ لە نێوان حکوومەت و شۆڕشێ و کاتە هەڵگیرسێتەوە. بەڵێ ئێمە لە لقی کەرکووک هەندی ئاژاوە بوو لەگەڵ حکوومەت و یعنی وەزعەکە بەرەو ناخۆشی ڕۆیشت. بڕیار درا لقی کەرکووک بچینە خاڵۆبازیانی بەس من بمێنمەوە باعتیبار من سکرتێر عام اتحاد نقابات بوو. منیان هێشتەوە لە یادی حزب ئەوە ئەتوانە حتا ڕسمیشی بگرن لە هێنەکە لە یادی حزب خبرم بۆ هاتووتیان تۆ ئەبێ کەلیمەی حزب تۆ بخوێنیتەوە. کێ هات؟ شاعرانی کورد، ئەژی گۆران، شێرکۆ بێکەس، حەمەی حەمە باقی و زۆر ئودەبا و شاعرانی کورد هەمووی ئێستا ئێڵسی جاران بارەگەی ئێمە بوو. لە پشتەوە حەدیقەیەکی گەورە هەبوو. من کەلیمەکەم خوێنی وە کەلیمەیەکە ئەوەتە ماوە تا ئێستا. ئەو کەلیمەیە حتاکو برادێک هاتووتی کاک نەجمەدین ئەوە زێرار مەعاون ئەمنە دەنگەکە تەسجیل دەکات. وتم مشکوم باعتباری من لەگەڵ حکوومەتە حەلیفین وتم با تەسجیلی کەچیەکە بۆ بەیانی کە چوون بۆ سکرتاری اتحاد نقابات ئەمن لە بەردەمدا مەقەڕەکەمان ڕاوەستا بوو. کوڕێک اتحاد نقابات و ناوی محەممەد ڕەشید بوو. محەممەد ڕەشید هاتووتی کاک نەجمەدین ئەوراق و مەراقت پێ هاوتم بۆ گوتی وتی ئەوە ئەمن لە دەرگایە. منیش وتم جۆم نەدایە وتم حەقمان چی ئەوانە خوان باسی نیەن بۆ لای اتحاد ئەڕۆن علاقەی بە ئێمەوە نییە. وەڵڵا هەروەنی پێ نەچوو سەیرەکەم مەعاون ئەمن هاتە سەرەوە بۆ لای من. کوڕێکی گەنجی قۆز دانشت مەرحەبا سەید نەجم شلۆنەک نازانم چی وتمانە تفەضەل وتی مدیر ئەمن حەزەکات بتبینێ و چاوی پێ بکەوێ. وتم خەلی خابڕنی با تەلیفۆنم بۆ بکە چکە من ناترسم فەواسەتەیە ساڵە حوسوی لە بەغدایە. وتی و ناوتێتی هەر خۆی بێ وتم وەڵڵا ماچی ئەم لا ئەو لا وتم نایە. وتم خەلی خابڕنی شەکو عندە شغڵوێ وتی لازم أنت تروح من نازع مسألة كثير. والله زور محاولة كل الرجل لا رئيس الاتحاد لأن جامع رئيس الاتحاد ونائبك كردبو طبعا المسؤول ما كشبو باعتبار من أندامي كاريري رقبو وتيان زي وتم من نبيش بتنيا بشم وتم نقبز ممكن وتيان يمش لقلت هذه نائبك رئيس اتحادك وتم باش كچوين يشوروا برهان عبد الرحمن تكريتي أو كاتب مسؤولي بعث بو علي دحام همو قيادي بعث للاي مدير أمن بو شاوري من يعني كبيست أمن رواتم درچون سلام شانا كرده يكتري زورة أناسي زور بيكو كوبنو ما كردوا سلام عنك مش سلامك شو لاي مدير أمن أو كاتا قاسم أحمد الداود بو بيانو أبو عروبة إبراهيم حسين وأنور عمر أنور عمر برادير خمان بو أندامي حزبو يستشوى ما ولا هوليرا وتي سيد نجم أنت ليش قريت الكلمة بو أم أو كلميتو أو تاريتو أو دتون بوكا حزبي بعث أوها مثلا لسري وتم بو تشيتي هاي وتم إما حزبي حليفني إما بيكور بيكنا هاتوين وتينا كلمة كيتو واي كرد لتاو شرق رويدا لشركة دسيا بريندارو قاتشي كي كان بريبوا وتي نتيجة من أغاش من نبو لو شر نخير من نفزاني أغاش من نبو بلام أول
الربطیان کردبوو لەگەڵ ئەوە يعني ویستە چونکەم کەلیمەکەی من وەرەو کاگدارە بەڕەحمەت بێ سری بۆ نووسی و كف عن سياسة التعريب والتبعيد في كركوك. يعني تو لو كاتا رخنت لسياسة التعريب والتبعيد بالين ببعثي كردن نسيبهم كف عن سياسة التعريب والتبعيد في مدينة كركوك. يعني صار لو كاتا ريكو تنهبوا لبين شورشو لبين طبعا بياني آزار يعني تعريب بيشلم لا بردوان بو لا كيتروا إلى منطقتها هوليان دا دي بكنو ديكي عربي بعسي سرب بحزبي بعث من أقام له ولا براستي والله أبوه مناقشة مع نقل مدير أمنا وتي شو أنا كلمات خينتو على جريدة بها نساء وتنباشتو وكل عضو في فرقة أو فرقة يعني كوميتا أو كمتر وتمن عضو قيادي فرع حزب أمريكان بيبقى شو يخلون ونك لبر أوي مفتح خوم بكم خوم هضيم أو كانوا عمر معه وتي حزب حزب هر أمريكان بيبقى جيب جيكم وتنباشتو أمري حزب جيب جيناك وتيبا وتم وشتوا أبو زور ليوسجن كرام إن جابن كتوقيفهم لغرفة كتابتي خبري مالو عندا لقالي كي كان اختي كلوبلين نارد برادر يكتب بو سنغا وخبري داوتي توقف عن كرورة سيرة كم مدير أمن نارد شورم أو دو كرة هم دو بارا برايم حسين نقل نايب رئيس كدان رشت بولاي شو بولاي وتي قيادي حزب قراري داوا إطلاق سراحة كان برام كفالي 1000 دينار أبي بدي وتم ليش أنت كفالي شكل مجرم وتم من مجرمه من كلمة حزب الخونيات حزب حليفين أو كرة إبراهيم حسين عرب بعسيش بو وتي من كفيلم من واتي قيمك يعني بياوتيك أكين لقلطة بو خوتان والله يتر درتهم كدرتهم بوس بيني مؤتمري كريكاران أبو لبغاء همو كريكاران العراق كي مسؤولي كريكاراني باعث بو نعيم حداد من قلب الرحمة بن نجمتي قارمان مسؤول جيتاران بو هات بيكو وشوين لبغداد لفندق حكيمة يا ليونستين كشوين بو كونوكا نعيم حداد دستي كده برايتي وإن شاء الله يشنعمل وأملا ولا ما ويكي قصي كرد والله كوريكي دهوكي قنجي قوس هرسا وتي أستاذ مجال ما يقصب كم وتي فرمو وتي أستاذ توبحسي برايتي ويكيتيكي إما سكرتيري عام اتحاد نقاباتي كركوكي سجن كرولة سر كريميك أبرايتي وأبي تو كسدنا ناسي كبر دام ناسينا والله الخوي بيستوي يعني بابلين دزگیر کردنەکەی تۆ وا دەنگی دابۆ لە طبعا على كرشون وتي إن شاء الله بعد ما يصير نابيت وجالك ترو إن شاء الله برايتي ولا توابو كونو هاتي نبو وتيلك صالح حسفي أو كاتمجي جباري جشت نبو في الحكومة هلا قال بارتي بو شو ساعات دوني وهات الشونو هاتبان وتي كاكنا بدي خد بقرة وتنبو وتي سيدة صالح علي امشونا بلك لبغاب ميني جالت ريقير نوا وتي بتشين بو مريم وتم باشا من امشو شون درتم وتي رئيس نقاباتي دهوك عبد الله الجنيدي ناوبو وتيتي بصالح يوسفي أز دريكات يعني من دريكم والله منو نجمتي قارمان هاتي مالجم الجباري الجباري تازه وجنيكي وخواستو هاتي ماليان شو دور سعاد يانزا عبد الله جنيد هات منو أو كري دركت برو كركوكو برو دوك برا كهاتي الرقا بنجمتي قارمان وموت كنجمتي بياني
ئەو کاتە جوتیاران وەکو هۆز سیارێکە بۆ هۆز و نازم پیانەدا وتم سیارەکەی تو تەفتیش ناکرێ سبەی نێدێتە شوێنە پێکەوە دەرەچی وڵا کەک نەجمنیش هات دەرچوون چەمشماڵ لەژێر دەست خۆمان بوو وڵا گەشتمە چەند شەماڵ حتا سێرەکەم کاک عارف دانیشتووە چایخان هێماتەوە وەرێت وتی هاتی وتمەڕە وڵا کاک عارفەوە تر لێەوە بەرەو سەنگان ڕۆیشتین دەوێ بەرەو سنگاو ڕۆیشتن لەوێشەوە ئێتر بۆ کیوە چەند بەرەو سەنگان ڕۆیشتین لە دوای سەنگاو بوو بە ینی بەڕاستی کوڕێکی مانەگەڵ بوو گەنج بوو تەیارە شکێنی بەدەستەوە بوو کونا تەیارەمان کردووە لە ژێر ئەرزەکە مامۆستا ئێوە جارێ خۆ نەبوو بووە شەڕ یعنی ئەوەندە بێسقە بوون بە حکوومەتی بەعز کوونە تیارەتان کردو بوو با دەرەچوون کەرکووتان بەجێ هێشت وابزان پێش ئەو بەروارەی جەنابەت باست کرد پارتی وابزانام لەقیش لە کەرکووکە شوێنێتەوە لقە کشێنێتەوە لە کەرکووک لق نایەڵێ ئاخر چووکەم لێرە زەختی زۆر کراوە سەرمان لەوێ ئێمە سێ و چوار کچشمان نەگەڵا بوو مامۆستا بوو نەوناوە ئەو کاتە ئامرهێزی ئەو منتقەیە ساڵە بێداوی بوو ئێمە سەحبمان کرد لە قەرەداخ لە قەرداغ سەحبمان کرد چوونە قۆپی قەرەداغ ساڵح بێداوی تووشی نەخۆشی کۆکە هات عەزیز قازی یاریداری بوو ئیتر ئێمە عەزیز قازیمان دی وتمان کاک عەزیز قازی وەست کاک ساڵح نەخۆشە ئێمەی کەرلق مستعدی لەگەڵتە تاعاون بکەین بۆی تقریب 1500 کەسی حتای بێچەکمان لەگەڵ بوو بەرەو کوێ بەرەو ئەزمەر لە ئاوی تانجرۆ تێپەڕین ساڵح بێتایی قبولی نەکەوتینە من خۆم تااقەتم باشەوەها وتمان باشە بەرەو ڕۆیشتین پێشمەرگەیەکم لەگەڵ بوو مەتارەکەمدا بووی کە وتمان گەیشتمانە ئاوی تانجرۆ هەربی کە ئاوەکە پڕیکە شش بۆ زۆر گەرما بوو زۆر وڵا کە ڕۆیشتین من زۆر ماندوو بووم حتاکو برادێک ماینی پێبوو وتی ماین تێنم بوو زۆر نردمە شوێن ئەو پێشمەرگە وتم کوا مەتارەکە وتی وڵا ئەوم تێ نەکردووە دەوەڕاوە چی لەگەڵا کرد وڵای تر کوڕی پێشمەوتی وتم نەڕۆی بزانە ئاوێکم بۆ پیا بکە زۆر تینومە وڵا چوو کوڕێکی دۆزیوە خوارزامان ناویش ناوی حەسەنە وتوی ئاوەکەم بۆ فڵان کەسە جا ئاو کێیدا ڕێگەیش دوورە لە تانجەرۆ ڕۆیشتین بەرەو ئەزمەر وەڵا ئاوەکەی هێنا نەختێکم خوارد دابن پێشمەرگەکان گەیشتینە بان شاخی ئەزمەر ئەو کاتە ئامەریە فەتەحاغا بوو پێشمەرگەیە بەرەو من هات وتی کاک نەجمەدی ماڵ و مناڵەکەتیان دەرکردووە هەوراز کوڕم ساڵ و نیوە بوو ئەویش خەریکی لە ڕێگە بخنکێ بە هەزار خاڵی دۆیاندا بوو پێی نازانجی وتی کاک نەجمەدی تۆ ماڵ و مناڵەکانتم ناردە بۆ گرگەیەر فەرعی چوار لێوە بوو لە حیزب ماڵی مەلا ڕفعەتیش لەگەڵیان بوو پێش عایلە بوون ئیتر برادێرە قەراروا بۆ من بگەڕێەوە بۆ ناوچەی بنارێگر و زەنگنە و داوێ بۆ تەنزیمات ئیتر کاک نوورەدین وتی من لە جاتی تۆ ڕۆم تۆ بچۆ بۆ لای ماڵ و مناڵەکان مامۆستا کاتێکە شۆڕش تووشی نیسکو ئەبێ تۆ لەکوێ ئەبی من لە پێنجوێن بوو باش لە پێنجوێن بووم شۆڕشەکە دوای ئەوەی ئیتیفاقی جەزائیر کرا کە ئیتیفاقی جەزائیر کرا بەین سەدام و هەواری بۆ مدیان و شای ئێران ئەو کاتە شۆڕشەکە بەرزانی لە کوردستان نەبوو خەڵک هەر دێتەوە شتێکمان بۆکە کە هاتەوە بەرزانی چوو بۆ ئێران شای دی بوو لە نێتیجە گەیشتە ئەو قەناعەتەی کەوا شۆڕشەکە ئەبێ کۆتایی پێبێت بەرقەی کرد بۆ هەموو شوێنەکان عەلی هەژار بە ڕەحمەت بێ بەرقەی هێنا بۆ پێنجوێن ئەو کاتە نووری شاوەز لێوە بوو کۆبوونەوەی لەقمان کرد عارف تەیفور زۆر بە من و کاک نووردی وتی وەرە لەگەڵمان بۆ ئێران و لەگەڵ بارزانی ئێمە وتمان کاکە شۆڕش کۆتایی پێ هاتووە ئێمە
دوای بینە ئێران لە ئێرانشی تیامان کردن بە ماوەسی تۆنگ و ئەملاوەلا ئاخر باڵی مەکتێبی سیاسی بۆ متهم بوو نایەن چون نوورە چاوەشماندی وتمان کاک نووری ئێمە ئەگەڕێنوتی بۆ ئەگەڕێنەوە وەرن لەگەڵمانە ئەملا وتمان وەڵا هەر ئەگەڕێنەوە وتی دەباشە ئەگەڕێنەوە قسە مەکەن من ماڵ و مناڵەکەشمان دەرکردو بە لە خۆم ناردیانمەوە وەڵا ئێمەش بە تراکتۆر من و کاک نوورەدین لەگەڵ محمود بەعەزت بە ڕەحمەت بێ مرد گەڕاینەوە بۆ سلێمانی کە چوونە سلێمانی بردوانانە مەقڕی بەعەس لێشەوە سەیدە سوێدی خەڵک کەرکووک بوو دوای کوژرا لە سلێمانی سەیدە سوێد و جەماعەت بەعسا قسەیان کرد کە قسەیان کرد ئێمەش خۆشمان نەگرت پێمان وت باش سوالێکمان هەیە ئێوە چۆن کچێکی کورتان ئیدام کردووە لەیلا قاسم ئەو کاتێ لەیلا قاسمان ئیدام کردبوو وتی وەڵا ئیداممان کردووە لەبەرەوەی یەکێکتر جورئەتی ئەوە نەکا هەوڵدا ئەوان تەقریبی پێڵێن ئێمە شوتمان ئەمە شتێکی ناحەق و عەلا کولین ئێمەیان دووبارە ناردەوە بۆ ئەمری کەرکووک مامۆستا ئەو کاتە هەر کەسێ پەیوەندی بە شۆڕشەوە هەبوو بێ کە کشایەوە با بڵێن لە دوای نووسکۆکە ئەیانێش لە کەرکووک نیشتە جێبن نا ئەو کەسانی ناسراو بوونیان هێشت جەنابەت مایتەوە لە کەرکووک یا نا من ڕاستەن منیان گواستەوە بۆ هەولێر ئەوایە بەیانی و ئێوارە لە ئەمری هەولێر ئەمزا بکەم بەیانی و ئێوارە باشە ئەی لە دوای هەولێر بۆ کێ ئەمجار لە دوای هەولێر ڕۆژێک مامۆستا عزت خەڵکی کەرکووکە مدیری ئیشغاڵ بوو حتا ڕۆژ وتی فەرموودار لە حلەوە وەنەدۆڕێن چوون کە چوون بۆ دیوانیا چوومە ئوتێلە سێرەکەم پیسمین پیانەوە شەتر عەرەب وەڵا لەوێ هەڵسام چوومە ئەو ئوتێل فندق حەکیمەیە سێرەکەم هەموو کوردەکان هەوێت کوردەکانی سلێمانی ڕەشید عارفە و کامل عەلیکاکیە و مامۆستا باقیە و هەموو لەوێن وڵاتی پیان خۆش بوو وتم وەڵا منیش نەقڕ بوومە نزیکی دائیرەکەم بووم ئێتر لەوێ مامەوە هەتاکو ماڵەکەمیانش هێنا مانگی دە ماڵەکەمیان هێنا ئێتر چەندێ مامۆستا لە دیوانیا 30 ساڵ 30 ساڵ لە دیوانیا مایتەوە لە هەفتە و هەفتەهەشت بڕیار درا کوردەکان بگەڕێنەوە برادێرێکمەیە کاک محەممەد شاکری یادی بەخێر بێ وتی کاگەنبەری تۆ ناگەڕێنەوە لەبەرەوەی تۆ ئەندامی لەق بوویتە و ئەمنیش تحقیقەکە وەڵا منیش وتم پێویست ناکەم مادام بۆ لەق بچ و ئەمن و تحقیق و شتیوە نەڕۆیشت باشە مامۆستا بە دواهەمین تەوەر و گفتوگۆمان لەسەر هین بێ پێکێنانی یەکێتی نیشتمانی کوردستان لە ساڵی 1975 و هەروە ڕاگەیاندنی شۆڕشی نوێ لە ساڵی 1976 ئایا جەنابەت ئاگداری ئەو حرەکەیە چۆن هیچ پەیوەندیەکت مابوو بە سەر لەگەڵ کاک کەمال محیدین هەبوو کاک کەمال محیدینش پەیوەندی هەبوو لەگەڵ شۆڕش چکە ئەو کات پەیوەندیەکان فەردی بۆ وەرد لە عێراق بوو نەتەتوانی بە کۆبوونەوە شتیوە من لەگەڵ کاک کەمال محیدین پەیوەندیم کرد و پەیوەندی هەبوو لەگەڵ مام جەلال لە کاک کەمال محیدین بەڵێ مامۆستا لەو ماوەیە لە دوای پرۆسی ئازادی پەیوەندیت کردەوە بە دوای پرۆسی ئازادی بەڕێز مام جەلال زانی بووی من لە دیوانیم وتبووی با بمێنێتەوە منیان کردە مەسئولی دیوانیە نەجەف سەماوە ناسرێ بەسرە مەقڕێکشیان بۆم کردەوە مەقڕی حزبمەوە بوو خەڵکەکە زۆر بە پرۆشەوە هاتن و پێشش پێشێشمە بوو هەر ناو جەرگەی دیوانیە و حتا ئەحزابی سیاسیەکان ئیسلامیەکان شتێکیان بکردایە ئاهاتن بۆ لای ئێمە
بۆ ئەوەی مشکلەکان چارەسەر بکەین. بەڵام مامۆستا لە کۆتاییدا هیوای تەمەنێکی درێژ و تەندروستیەکی باشت بۆ خوازین، هیوادارین بەردەوام بیت، هیوادارین بەگەشاوی و بە تەندروستیەکی باشەوە بتبینین لە ماوەی ئەم دوو بەشەی بەرنامەکەدا ماندوومان کردی. زۆر سپاس. من سوپاسان دەکەم بۆ هاتنتان، ماندوو بوون لەگەڵما، سوپاسان دەکەم، ئومێدەوارم بەردەوام بن لەم تەوەرانە بۆی خەڵکی تریش دەوڵەمەندیکەن تەوەرەکەتان و ئەم بەرنامەی جوانەیەکەوە دەستان پێ کردەوە. زۆر سپاس. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەشی دووهەمی بەرنامەی بەسەرهات لەگەڵ تێکۆشەری دێرینی گەلەکەمان بەڕێز نەجمەدین گلی تا بەسەرهاتێکی کەسایەتێکی دیکە بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ. سماقولی دۆڵی سماقولی چەندین جار داستانی گەورە و مەزنی تۆمار کراوە. دەسەڵاتی بەعز زۆر مەبەستی بوو دۆڵی سماقولی کۆنتڕۆڵ بکات. بەڵام ئەگەر حکوومەتی عێراقی دانی بە مەسەلەی کوردوەنەنا و حەقەکانی نەداینێ بە شەرعی، ناچار بوون دەست بە تەنزیماتی نهێنی بکەینەوە. فعلا کە چووینەوە قسەمان لەگەڵ حکوومەتی عێراقی کرد، حکوومەتی عێراقی ئیستیجابەشی ئەو تۆی نەبوو. ئەم چالاکێ لە ناو جەرگەی دەسەڵاتی بەعسا بوو، سەرچاوان دەرگیان پێوەدا، خەرچەی دەرگای هات و کراشکۆفمان لەسەر دانان. قیڕاندمان لێیان گوتمان چەکانتان دانن، گوتیان گوتچنە، گوتمانمە پێشمەرگەینە. گوتیان عوافی وەڵڵاهی پیدایی فەڵەستینی جوانە بوونە. ڕەبی ڕەحمەتی بخواتان لێوی، وەڵڵاهی بەڕاستی پێشمەرگەی قارەمانن. خێزان و مناڵەکانت لەکوێ بوو ڕژێمی بەعز دەستگیری کردن؟